دیارە بەهۆی ئەوەی ساڵی پار داهاتی ئاو کەم بوو لە سەرچاوەکانەوە باران کەمتر بوو لە ساڵی پێشووتر بۆیە ئێمە ئەو ئاوەی کۆمان کردەوە ئاوێکی کەمتر بوو لە ساڵی پار بەڵام ئێمە بەپێی ئەو خەزنەی کە لە بەنداوی دەربەنیخانە هەبوو و هەروەها تەوەقعاتمان بەو داهاتانەی لە سەرچاوەکانەوە دێن ئێمە پلانێکماندا ڕشتووە کە بۆ مانگەکانی 6 و 7 و 8 و 9 تا 10 ئەو ئاوا بەشی پێویستەکانی خواردی بەنداوی دەربەنیخانەکە بە جۆرێکە ئێمە لەگەڵ کارەبا و لەگەڵ لایەنی کشتتوکاڵی و لەگەڵ شار و شارۆچەکان جۆرێک لە تەنسیقمان هەیە بۆی پێویستەکانی ئەوان دابین بکەین و هیوادارین بتوانین ئەو پلانەوە خۆی تا ئێستا خۆی جێبەجێمان کردووە لە مانگەکانی داهاتووشا و خۆی جێبەجێ کردووە. ئاستی ئاو ئێستا چەند مەتر؟ ئاستی ئاو ئێستا تەبعاً لە چاو ساڵی پارە نزیکەی 8 مەترێک کەمترە و ئەو ئاوەی لە بەنداوی دەربەنیخانە هەیە نزیکەی ملیار و 600 ملیۆن مەتر سێجا ئاو لە بەنداوی دەربەنیخانە. بادام وایە دوێ دانیش ئەمرە هەرزیکڕەکە لەناو